بناوي خدای گەورە و میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایز بۆ ذاتی پاشی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ لەسەر گیانی پاکی پێشەوامان نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر ئازیزان و خۆشەویستانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانی من، خێزان عائیلە وەکو قەلبی بەشەر وایە. قەلبی بەشەر ئەگەر دروست و ڕێک و پێک بوو جسمی ئەو ئینسانە زۆر بە ڕێک و پێکی لە ساغی و دروستیدایە. بەڵام خوددا نەخواستە ئەم قەلبە ئەگەر خەلەلێکی کەوتێ، ئەگەر علەیەکی کەوتێ، تووشی نەخۆشیێکی بوو، باقی ئەم جسمە ئەناڵێنێ و نرکە و ناڵەی دێتن لەبەر نەخۆشکەوتنی ئەم دڵەدا. جا بۆیە زۆر زەروریە ئەم دڵە بپارێزرێ، بەردەوام حفزی بکرێ و سیحەت و تەندروستی بپارێزرێ، بۆیە ئەو ئینسانە بەردەوام ژیانەکی تەندروست و ڕێک و پێک بباتە سەرێ. خێزانی ژوایە. بەڕاستی ئەگەر خێزان نەپارێزرا، ئەگەر خێزان هەروەشاوە، ئەگەر خێزان هەر تەکاوە، بەڕاستی کۆی ئۆمەد تووشی ناڕەحەتی و سەر ئێشە و گرفت و کێشە و ناڵە و نرکەی زۆر دەبێتن. جا بۆیە لە ئیسلامەتیدا خێزان کۆمەڵک وەزیفەی هەیە، دەبێ ئەو وەزیفانەی خۆی ئەدا بکە تاکو بە تەندروستی خۆی بمێنێتەوە. هەر خێزانێک نەزانێ وەزیفەکەی چییە، نەزانێت پەیامی چییە لەسەر زەویدا، بەڕاستی ئەو کات تووشی کێشە و گرفت و ناڕەحەتی دەبێ هەر هەموو ئۆمەتدا. زار پێم خۆش و لەو چەند دەقەی کە لە خزمەتتاندام پێز پەیامی زەروری خێزان بگەێنم. یعنی هەموو خێزانێک، هەموو عائیلێک، هەموو ئوسرەیەک ئەبێ پێنج پەیامی هەیە، پێنج وەزیفەی هەیە، پێنج کاری هەیە دەبی جێبەجێ بکە بۆ ئەوەی بەڕاستی ئەم خێزانە بەردەوام بە سیحەتی خۆش دوور لە کێشە و ناڕەحەتی بمینێتەوە و کۆمەلگاش لەو پەڕی ئەمن و ئەمان و ڕێک و پێشی بمینێنەوە. وەزیفە یەکەمی خێزان پێدەن الوەزیفە البیۆلۆجیە. معنای چێ؟ یعنی پاراستنی نەوعی بەشەر. ئەو ئینسانە ئەگەر بێت و بە خێزان دروست نەبێ، بە غەیری خێزان دروست بێ، بێسەروبەر دەردەچێتن. بۆیە بە هیچ نەوعێک لە شەریعەتدا ناکرێ و ڕێ پێ نادرێ هاوڕەگەز بازی بکرێتن. نێر و نێرمرد پێک بکەن، خێزان پێک بێنن، یان مێ و مێ خێزان پێک بێنن، یان ئینسان و حیوان خێزان پێک بێنن. ئەوانە ئەسڵی نەوعی ئینسانی ئەفەوتێنن، ئینسانی مشەوەه و بێسەروبەر دروست ئەکەن. جا بۆیە بزینا بە هەموو جۆرێکی حرامە، لەبەرچی چونکە ئەبێتە هۆکارێک ئەوەی کەوا نەسلی ئەو ئینسانە وچە و ئەسلی ئەو ئینسانە تێک بچێ، بشەوێندرێ. جا بۆیە یەکەمین وەزیفەی خێزان ئەوەیە ئەو نەوعە ئەپارێزی، ئەو ئەسلی ئینسانە بە پاچی ئێلێتەوە و نەوعی بەشەری ئینسان گرۆی نەوعی ئینسان بەردەوام لەسەر زەوی ئەمینێتەوە بە سەلامەتی. وەزیفەی دووەمی خێزان ئەوەیە کە پێدێن ئەو وەزیفە نەفسیە، ئەوەیە کە کەش و هەوایەکی ئارام لە بۆ منداڵ پەیدا دەکا. ئەو منداڵە دەزانی بابی هەیە، داچی هەیە، برای هەیە، خوشی هەیە، هەست بە ئارامیەک دەکا، هەست بە سەعادەتێک دەکا، هەست بە دڵخۆشیەک دەکاتن. ئەم کەش و هەوا ئارامە منداڵ پێڕادەگەینی بەو پەڕی سەعات خۆشی، بەو پەڕی ڕێک و پێشی، بەو پەڕی تەندروستی. بەڵام خوا نەخواستە هەر منداڵێک لە کەش و هەوایەکی نە ئارام پەروەردە بوو، نەیدەزانی باوکی چێە، دایکی چێە، برای چێە، خوشکی چێە، مامی چێ، خاڵی چێ. بەڕاستی ئەم فقدانی ئەم ئارامیە وە دەکاتن ئەو ئینسانێکی نالە بار و نازووری لێ دەربچی. بۆیە بەدی ڕاستەی ئەوانەی کە دیڕاستەی ژیانی مجریمەکانیان کردووە، ژیانی ئەو کەسانی کە شەڕانگێز و تریاک فرۆش و تاجری مخدرات و عەسابە و زەلام کوش بوونە، هەموو ئەوانە لە خێزانێکی بێ ئارام، بێ ئیستیقرار دروست بووە. ئەو منداڵە لە کەش و هەوایەک دروست بووە، نەیزانێ بابی چێ، نەیزانێ مامی چێ، نەیزانێ خوشی چێ، نەیزانێ برای چێ، تاقە کەسێک کە ناسێتی داچێتی. جا بۆیە هەر منداڵک لەو کەش و هەوایەدا پەروەردە بکرێتن کە کەش و هەوای ئارام و ئاسایش و ناسینی ڕەگەز و ناسینی خزم و کەس و کارەکانی خۆیتی لەم خێزانەدا، لەم کەش و هەوایەدا منداڵێکی دروست و ڕێک و پێچی بۆ دەرئەچێ و خەڵکیش تووشی سەر ئێشە و ناڕەحەتی نابن لەگەر ئەم کەسەدا. وەزیفەی سێمی خێزان ئەوەیە پێدێن وەزیفەی کۆمەڵایەتی، الوەزیفە الاجتماعیە. ئەوەیە کە منداڵی فێرە هەڵسوکەوتی جوان دەکەی،
منداڵ فێرە هەرس و کەوتی ڕێک و پێک ئەەکەی ئەزانی چۆن مامەڵە لەگە باوکی بکە ئەزانێ مامی ئەزانی خاڵی ئەزانێت جیرانی ئەزانی خەڵکی گەڕەکەکەی خەڵکی شارەکەی وە قەومیەت و نەسل و ڕەگەزی خۆی ئەوە زۆر گرینگە منداڵ کاتێک بەم شێوە پەروەردە دەکرێت بەم وەزیفە ئیجتیماعیەی شاد دەکرێت و پێی دەڵێن کە تۆ مەسەلەن باوکت هەیە دایکت هەیە جیرانمان هەیە خزممان هەیە خەڵکی گەڕەکمان هەیە تۆ مەسەلەن کوردی ڕەچەلەکت ئەوایە بەم شێوەیە ئەو منداڵە بەڕاستی بە تەندروستی گەورە دەبێ و بە سعات خۆشی گەورە دەبێ و عەقڵ و فەهمی زۆر فراوانتر دەبێ بۆ تەعاملکردنی کۆمەڵایەتی وەزیفەیەکی تری خێزان پێی دەڵێن ئەلوەزیفە تەربەویە ئەوەیە کە یەکەم وشەی پەروەردەکردن منداڵ لە ماڵەوە فێڵی ئەبێ فێری ئەکەن کە تۆ چۆن دەژی چۆن احترامی گەورەی خۆت ئەگری چۆن قسەی جوان دەکەی خۆشەویستی چییە پاچی چییە داوێن پاچی چییە ڕازگۆیی چی ئەم پەروەردەکردنە ئەم تربیەتدانە یەکەم خانەی لە ماڵەوە دەست پێ دەکا جا بۆیە ئەگەر منداڵ لە جەوێکی بێسەروبەر بوو لە جەوێکی شێواندرا بوو قەت فێرە تەربیەت نابێ یەکەم وشەی پەروەردەکردن یەکەم وشەی خۆشەویستی یەکەم وشەی ڕێک و پێچی لە ماڵەوە فێری دەبێ لە خزمەت داک و بابی فێری دەبێ لە خزمەتی خوشک و برایەکانی فێری دەبێ لە جەوی کۆمەڵایەتی فێری دەبێ ئەمما ئەگەر ئەو جەوەی نەما کە بەڕاستی ئەو وەختی ئەو منداڵە زۆر بێسەروبەری لێ دەردەچێتن ئاخر وەزیفەی کە لە وەزیفەی خێزان ئەوە وەزیفەی عەقلیە ئەوەیە کە منداڵ لە مارێ ڕاخۆشەویستی علم و زانستی فێر دەکرێت منداڵ لە ماڵەوە گەشەی عەقلی پێدەدرێ جا بۆیە کاکاواتە هەر میلەتێک ئەگە بیوێ پێش بکەوێ و سەر بکەوێ و لە علم و تەکنەلۆژیادا گەورەترین شەقاو باوێتن ئەبێ منداڵەکان لە ماڵەوە فێرێ خۆشەویستی زانستیان بکەین خوێندنەوەی کتێبیان بکەین پیتەکانیان فێر بکەین احترام و ڕێز و قەدری گەورە و بچووک و زانایان بگریە ئەو کات ئەو منداڵە گەشت و نمایەکی دروست دەکا لێکەواتە هەر کاتێک هەر خێزانێک ئەم پێنج وەزیفەی خۆی لەدەستدا بەڕاستی ئەوە کۆمەلگا تووشی نەکبەتی و ناڕەحەتی و کێشە و نازووری دەکات بۆیە بەڕاستی ئەبێ خێزانەکانی خۆمان بپارێزین ئەبێ ئەم دڵە بپارێزین و وەزیفەی ئەم خێزانانە زۆر بە جوانی جێبەجێ بکرێتن و هەموو عائیلەیەک ئەبێ بزانێ هەموو خێزانێک بزانێت کە پێنج وەزیفە هەیە خەلەل لە هەر وەزیفەیەکیان خەلەل لە هەموو کۆمەلگا دروست دەکاتن. السلام علیکم ورحمة الله وبركاته.